ئێستا هەمومان بەیەکەوە لە زبانی کوردی منداڵەکانەوە دەرەکەوێت تا ڕادێک زبانی دایکیان بیرچووەتەوە. دارەدوو دارەدی حەزم کرد بم بۆ ئێرە بۆی نووسینی کوردی ئەم باش بێ. ئێرە مزگەوتێکە لە شاری هارسینبورگ لە ویلایەتی ڤێرجینیا لە بێشوێنیدا مزگەوتەکە کراوەتە قوتابخانە سەنتەری سەلاحەدین کە لە قۆناغی پێکهێناندایە سەرپەرشتیان فێرگێ دەکات و مامۆستاکانیشی خۆبەخشن. خۆی لە ڕاستیدا کە منداڵەکان هاتن یەکەم جار هیچ شتێکیان نەدەزانی ڕاست بوو لە ناو خانەوادە و خێزانێکی کوردیەوە هاتبوون بەڵام بەڕاستیەکەی سەبارەت بە پیتەکانی زمانی کوردی هەر هیچیان نەدەزانی ئێمە لە سفرەوە دەستمان پێکرد سوپاس بەخوایە سا فێری نووسین بوون فێری خوێنەوەی پیتەکان بوون پیتەکان هەمویان دەناسن. لە ئەمریکا بەدەگمەن دەبینیت نەتەوەیەکی دی وازیان لە زبانی خۆیان هێنابێت بە دەیان فێرگەی کۆمەلگاکانی تر هەن دەیان ساڵە کوردەکان لەم ویلایەتەدا دەژین ڕەنگە بیرکردنەوە لە دروستکردنی قوتابخانەیەکی کوردی درەنگ کەوت بێت. ڕاستە وەکو گوتت کورد زیاتر لە 20 ساڵە لەم شارەدان بەڵام ئەو هەلە وەکو پێم گوتی یەکەم لەوانەیە مامۆستایی وەکو پێویست نەبوو بێ لەوانەیە ویست نەبوو بێ جێگا یەکێکە لەوانەی کە بەڕاستی ئێمە پێوەی دەناڵێنین ئێستا ئەمە لە مزگەوتێکا دەرسەڵێنەوە وەکو حوجرەی زمانی زوو. ئەم مامۆستایە لە تەمەنێکی منداڵیەوە لە ئەمریکایە خۆوتنی ئازایەتی باوکو دایکی زبانە کوردیەکەی وە خۆی ماوەتەوە ڕێگە نەدراوە لە ماڵەکەیان بە ئینگلیزی بدوێت پەیامەکەی باوانی ئەم خانمە خێری بۆ ئەم منداڵانش داوەتەوە. ئەتوانم بڵێم من چکە خۆم بەو مەرحەلەیە ڕۆشم لە عمرێکی مناڵیەوە عمرم 10 ساڵ بۆ هاتوومەتە ئەو وڵاتە زۆر ئاسان بوو زمانی کوردی خۆم زمانی دایکی خۆم لەبیر بکەم بەڵام بە سوپاسێکەوە کە من ئەیگەڕێنمەوە بۆ باوکی خوا لێ خۆش بووم و دایکم کە زۆر ئەو زەختیان لەسەر کردم نەتوانم لەبیرکەم. ئەگەر لە ماڵەوەی ئەم خوێنکارانە زۆربەی ئاخاوتنەکانیان بە ئینگلیزی بێت داخۆ بتوانن بەباشی زبانە کوردیەکەیان وەربگرن. زۆر گرنگە ئەو مناڵە بە کوردی قسەی لەگەڵا بکرێت. ناتوانین ئێمە بەتەنێن ناتوانین بەس بڵێن لەم مزگەوتەی ڕۆژی یەکشەمان فێریانکەین ئەبێ بەردەوام ئەو مناڵە بە کوردی قسەی لەگەڵا بکرێتەوە لە ماڵەوە. وڵاتە زلهێزەکەی دنیا و نیشتیمانی بە ملیۆنان کۆچبەر ناخوازن دانیشتوانەکەی هەموو یەکبەرێک بپۆشن. ئیدی کەوتووەتە سەر خێزانەکان لە یەک کولتور و زبانە دەتوێنەوە یان پاراستی زبانی دایک بۆیان لە ئەرکە پێشینەکان بێت. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا شاری هارسنبورگ ویلایەتی ڤێرجینیا.